بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بۆ گەیشتن بە مافەڕەوەکانی تووشی چەندین کەوتن و سەرکەوتن بۆ ڕوبەڕووی چەندین کارەسات بۆتەوە. خاوەنی سەدان داستان و سەروەریە و ئەو کارەساتانە نەبوونەتە لەمپەر بۆ گەیشتنی کورد بە مافی ڕەوای خۆی. بۆیە لەم یادی کارەساتی هەکاریەدا کورد خاوەنی 28 ساڵ ئەزموونی خۆبەڕێوەبردنەوە ئەم هێزە سیاسی کە کارەساتی هەکاری ڕای نەگرت، ئێستا یەکێکە لە هێزە سەنگین و ڕاستەقینە سیاسیەکانی کوردستان کە مێژوەکەی بە قوربانیدانی زیاتر لە 20,000 پێشمەرگەی شەهیدی سەنگەر و بەرخۆدان تۆمار کرا و پرشنگدارە کە قافڵەکەی کاروانەکەی بە شەهیدانی کارەساتی هەکاری دەستی پێکرد کە تیایدا 700 سەرکردە و پێشمەرگەی شەهید کران. حوتی تەموزی ساڵی 1970 لە کارەساتی هەکاریدا هەرێک لە علی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسی، خالید سعید ئەندامی مەکتەبی عەسکەری، حوسێن بابەشێخ فەرماندەی هێزی پێشمەرگەی یەکێتی بەدیلکراوی لەلایەن سەرکردایەتی کاتی پارتی دموکراتی کوردستانەوە قیاد موقەتە دوای مانگێک شەهید کران. لە هاوینی ساڵی 1970 کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی بڕیاریدا بە مەبەستی سوودوەرگرتن لە سنوورەکان بۆ هێنانی پێداویستی و چەک و بەرگرتن لە پەلاماری سوپای عێراق بۆ ڕاگواستنی گوندنشینانی ئەو سنوورانە هێزێکی چەکدار و بێچەک بنێرێتە برادۆست. بەڵام لەگەڵ گەیشتنی هێزەکەی یەکێتی بۆ ئەو ناوچانە بە پلانی سێ وڵات و قیادە موقەتەی ئەو کاتەی پارتی بەشی هەرە زۆری هێزەکەی یەکێتی لە ناوبران و بەشێک لە سەرکردە و پێشمەرگەکان بەدیلگیران. نەوشیرە مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی ئەو کاتەی یەکێتی لە کتێبی کارەساتی هەکاریدا نووسیوێتی لە کاتی بەڕێکەوتنی هێزەکانی یەکێتیدا هاوکاری عێراق و ئێران و تورکیا بە ئاشکرا دیار بوو. ڕۆژی 1/6/1970 لە ناوچەی بازیە لە باکووری کوردستان شەڕ لە نێوان هێزەکانی یەکێتی و هێزەکانی سەرکردایەتی کاتی پارتی دروست دەبێت. ژمارەیەکی زۆر کوژرا و بریندار لە هەردوو لا دەکەوێتەوە و دوای چەند ڕۆژێک لە شەڕ و گەمارۆدان بەشێکی زۆری هێزەکەی یەکێتی لە ناو دەچێت و ژمارەیەک سەرکردە و پێشمەرگەش لەلایەن قیادە موقەتەی پارتیەوە بەدیل دەگیرێن. لەناو ئەوانەدا کە لە هێزەکەی یەکێتی بەدیلگیرا بوون، هەرێک لە علی عەسکەری فەرماندەی هێزەکە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی، تیاری علیوالی ئەندامی مەکتەبی سیاسی و عەسکەری یەکێتی، سید کاکە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بەدیلگیرا بوون کە دواتر لە حوتی تەموزی هەمان ساڵدا هەرێک لە علی عەسکەری، خالید سعید و حوسێن بابەشێخ لەلایەن سەرکردایەتی کاتی پارتیە و بەجێکی RPG شەهید کران. ئەم ڕووداوانەش بووە هۆی جێبەجێکردنی بڕیاری ڕژێمی عێراق بۆ ڕاگواستنی گوندنشینانی دێهاتە سنووریەکان و بەهێزبوونی قەڵەمڕەوی ڕژێمی عێراق لە ناوچەی بادینان. علی عەسکەری فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرکردەی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە سەرەتای ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردووەوە چۆتە ناو خەباتی ڕزگاری خوازی گەلەکەیەوە. لە ڕۆژی 4 حوتی 1970 لیژنەیەک بڕیاری شەهیدکردنی علی عەسکەری و دکتۆر خالید و شێخ حوسێن بابەشێخیان داوە، بەڵام تا ئێستا بەڕوونی کات و شوێنی شەهیدکردنیان ئاشکرا نەکراوە و شوێنی بە خاکسپاردنیشیان نەزانراوە. حوسێن بابەشێخیش ئەندامی سەرکردایەتی و فەرماندە لەدایک بوو ساڵی 1940 گوندی شێخان لە بنەماڵەیەکی ئاین پەروەر و ناسراوی ئێزیدیەکانی شێخانە. لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتیدا پاش گەڕانەوەی مام جەلال بۆ کوردستان بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێردرا و لە پرسراوێتی هەرێمی بادینانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. لە 1970 لە شەڕێکدا لەگەڵ خێڵەکانی ناوچەکەدا لەگەڵ چەند سەرکردەیەکی تری یەکێتیدا بەدیلگیرا. هەروەها دکتۆر خالید سعید ئەندامی دەستی دامەزرێنەری بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دایکبووی ساڵی 1934 کۆیە. لە پەنجاکانی سەدەی ڕابردوو لە ڕێگەی یەکێتی قوتابیانی کوردستانەوە تێکەڵاوی دنیای سیاست بووە. ساڵی 1976 لە دەستپێکردنەوەی شۆڕشی نوێدا ڕووی کردە شاخ و بوو بە پێشمەرگە. لە بەهاری ساڵی 1970 لە ڕەتڵی یەکەمی ئەو هێزەدا بوو کە یەکێتی بۆ سەر سنووری عێراق تورکیای نرد بۆ دانانی بنکە لە برادۆست و وەرگرتنی وەجبەیەک چەک کە نیازوا بوو لە سووریاوە بەناو خاکی تورکیادا بگاتە دەست هێزی پێشمەرگە.